تا دێت ناڕەزایی و خۆپیشاندانەکان دژ بە دامەزراندەکانی پەروەردەی کەرکووک زیاتر دەبن. کورد بێدەنگی هەڵبژاردووە و عەرەبەکان داوای ڕاگەیاندنی ناوەکان دەکەن. تورکمانەکانیش داوای ڕێژەی لە 132 بۆ نەتەوەکان لە دامەزراندنی دام و دەستگاکانی دەوڵەت دەکەن. هەر بۆی ئەمڕۆ لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک گردبوونەوەی ناڕەزاییان ئەنجامدا. ئەمڕۆ دیارە گردبوونەوەیەکمان ئەنجامدا وەکو نەتەوەی تورکمان حەقمە خوراوە لەم تەعیناتەی تەربیەی کەرکووک. ئێمە دراسی تورکمانی داوای 132 دەکەین. 132 یعنی نەک بەس بۆ خۆمان بۆ هەموو نەتەوەیە وەکو کورد و عەرەب و تورکمان. وەڵاهی داواکاریمانەوەی یعنی لەگەڵ برا تورکمانەکانە 132 تایناتەکان دابەش بکرێت لەبەرەوەی ئەگەر وانە بێ حەقی کورد و تورکمانە فەوتێ زۆرینەی بۆ برا عەرەبەکانە چێ. ئێمە هەموو تایناتێک کراوە لە کەرکووک هەر لە 2006ەوە 132 دابەش کراوە. ئێمە ئەیوادارین 132 دابەش بکرێت. لە دامەزراندەکانی پەروەردەی کەرکووک کورد و تورکمان خۆیان بە مافخورا و دەزانن. بە پێوتەی بەرپرسێکی تورکمانیش ئەو ئەندامە کورد و تورکمانەی لە لیژنەی دامەزراندەکەن لە هەنگاوەکانی بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووک بەناردنی لیستی ناوی دەرچوان بۆ دامەزراندن بێ ئاگان. جێگری بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووک بۆ کاروباری کارگێڕی ئاشکرای دەکات. ڕاگەیاندنی ناوەکانیان بۆ دوای سەری ساڵ دواخستووە. هیچ ئەگایان نییە قورسەکەی سێری ناکەن و نایدەن قورسەکە بۆ لوژنا سێریکە. لەبەرەوە ئێمە ئیشتیباهیمان هەیە ئەوە مدیر عام فاسدە ئەو مدیر عام فاسدە و لەگەڵی کێشێکە فاسدە حتى وەزیر تەربیە فاسدە. ئێمە مطالباکەی ئیقالەت مدیر عام تربیەت کەرکووک. ئەمما بخصوص تعینات ئێستا لەگەڵ بەڕێز عەبد بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووک کە لە بەغدادە قسەمان کرد. بڕیارمان داوە تا دوای سەری ساڵ ڕاگەیاندنی ناوەکان ڕابگرین چونکە ئێمەش دەزانین ناڕەزایی نەتەوەکانی لەسەرا. بەڕێوەبەری گشتی لە بەغداد لەگەڵ وەزیری پەروەردە لە کۆبوونەوەدان تا بتوانن داواکاریەکانی ئێوە جێبەجێ بکەن تا ئەو کاتە ئێمە ڕاگەیاندنی ناوەکان ڕادەگرین. زیاتر لە 10 ساڵە بەڕێوەبەراتی پەروەردەی کەرکووک بڕیاری دامەزراندنی بۆ نەدراوە. ئێستا بە دامەزراندنی 2841 دەرچووی زانکۆ و پەیمانگاکانی کەرکووک ناکۆکی نێوان نەتەوەکان و پەروەردەی کەرکووک زیاتر دەبێت. ئەگەر بێت و وەڵامی ناڕەزایەتیەکان نەدرێتەوە و بە گفتوگۆ پێکهاتەکان نەگەنە لێک تێگەیشتنیەکی هاوبەش ئەوە پێشبینی دەکرێت دامەزراندەکانی پەروەردەی کەرکووک هەنگاوێکی سەرەتا بێت بۆ ناکۆکیێکی گەورەی نێوان پێکهاتەکانی شارەکە. هەرچەندە بڕیار بوو ئەمڕۆ بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک ناوی دامەزراندەکان ڕابگەێنێت، بەڵام لەژێر فشاری خۆپیشاندەران بۆ جارێکی دیکە ڕاگەیاندنەکە دواخرایەوە. ئێستاش بە پێی زانیاریەکان کۆبوونەوەی نێوان وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەراتی پەروەردەی کەرکووک لە بەغا لە ئارادایە بۆی بتوانن لە دامەزراندەکان ڕەزامەندی سەرجەم نەتەوەکان لە بەرچاو بگرن. چیان نووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.